جەرگی ئێمە سوتاوە با جەرگی دڵ و دایکی هیکانە نەسوێت. ئەمە هێنانەوەی ڕووفاتی گەنجە تەمەن 16 ساڵانەکەیە کە لە 16 شەشی 2024 لە کەناراوەکانی یۆنان گیان لەدەستدا. دوای زیاتر لە دەمانگ کە سوکاری زانیانکەوە تەرمەکەی لە یەکێک لە گۆڕستانەکانی ئیتالیا بە خاک سپردراو با بڕیارە پاشکەمێکی دیکە تەرمەکەی ببرێتەوە قەزای ڕانیە و لە گوندی مەکۆکە بە خاک بسپێتەکە کارۆخ خوای گەورە لی خۆش بێ ئینشەڵڵا دوای ناخۆشیتان بێت. ئەگەر بۆم باس بکەی چۆن بوو تەرمەکەتانی ڕێکارەکان چۆن بکە پێشتر ئێمە قسەمان کرد کەمێک ڕێگری هەبوو یان ئاستەنگ هەبوو لە بەردەمێنانەوەی ڕووفات. الحەمدولله لە خوای بەزیاد شکر بە خوای گەورە دیار بوو کە چوومە ئیتاڵە سەردانم کرد و کەتەگیت بوقڕەکەم لەوێ نێژراوە بوو دیار بوو حکوومەتی هەرێم هاتە سەرخەت و سپاس بە خوای گەورە سپاس بە حکوومەتی هەرێمی کوردستان و نێناتی حکوومەتی کوردستان لە ئیتالیا سپاسی هەموو لایەکی دەکەم کە هاوکار بوونە بۆ هێنانەوەی جەنازەی ڕۆڵەکەم بۆ دڵی ئەو باوکە ئەو دایکە خوا خێری هەموو لایەکی بنووسی سپاسی ئێوەش دەکەم بەخێر بن سەر چاوەکانم. زۆر سپاس کارۆخ دەمێت باسیەوە بۆ بکەی چەند ڕۆژە خەریکی هێنانەوەی ڕووفاتەکەینا. وەڵی لە 2000 مانگی 6 2024ەوە کە ئەو ڕووداوە من هەر خەریک بوومە ڕاستی تا ئەو ڕۆکانەکە بەدەستم گەوێتەوە. باشە لەگەڵ تەرمی کوڕەکە تەرمی کەسی دیکە هەبوو لە گۆڕستانەکە گەری کورد و کوردستان بن. بەڵێ ئەو جەنازەی کەناراوەکانی ئیتالیا بوو بەڵێ کە بە 76 کەسەوە سەرنشینی و نەقم بوو کە 10 کەس دەستگاریان بوو ئەوانە چکە 20 کەس لەو گۆڕستانە نێژراوە یەکێک لەگە کوڕەکەی منیش ئەوە بوو ئەوانی تریژ لەوێ نێژراون بەڵێ 20 گۆڕی لێ. بیزگۆری لێە. باشە کارۆخ لە سەرەتا کە قسەمان کرد هاتینە لات باسیەوەت کرد کە گۆڕستانەکە گۆڕستانەکە لە ئیتالیا و بە ڕێکارێکی زۆر هات و چۆمان کرد دوای داوات کرد و بە داواکەت گەیشتی چی تێ بۆ ڕۆلی میدیا لەو وەڵا زۆر سپاس بۆ کەناڵی میدیاکان زۆر سپاس بۆ کەناڵی ئێوە کە تاکە کەناڵ بوون لە وڵاتی ئیتالیا لەگەڵ من لە سەرخەت بوون کە ڤیددیۆکەتان کرد و بڵاوتان کردەوە و حکوومەتی هەرێمی کوردستان گوێی لێگرتین و ئیشەکەیان بۆ کردین خوای گەورە خێرتان بنووسێت. باشە کۆتا پرسیارم هەست بە چی دەکەی کە کوڕەکەت بە پێی خۆی ڕۆژ بەڵام ئێستا ڕووفاتەکەتان هێناوەتەوە؟ وەڵاهی زۆر شکر بۆ خوای گەورە دیارە خوای گەورە هەر ئەوەندەی دەرفەت دابوو ئەوەندەی بەمدا خوای گەورە دامی خوای گەورە دەباتەوە بەس نازانی شوێنەکانێ بۆ ئەو گەنجانەی دیانەوێت ئەوە سەردانی وەڵی لێرە لە کەناڵەکەی ئێوە داوا دەکەم لە بیتوێن و پشتر بە تایبەتی مەتەقی خۆمان کە ڕۆڵەکانیان نەنێرن بەو ڕێگادا ڕێگایەکی هاتوونە هاتە ڕێگایەکی مەترسیدارە ینی نازانی دەگەیت چۆنە بەڕاستی جەرگی ئێمە سوتاوە با جەرگی دڵ و دایکی هیکانە نەسوێت.